قوتابیانی خۆشەویست لە وانەی ئەوڕۆماندا باسی گرامەری یونیتی شەشەمتان لەبۆ دەکەم لە وانەکانی پێشتر ئەگەر بە بیرتان بێەوە لە ڤیددیۆکانی پێشتریش سیر بکەی ئێمە باسی ریلیتیڤ کلۆزمان کرد. ریلیتیڤ کلۆز دوایە باسی ریلیتیڤ پرۆناونیشمان کرد و هەروەها باسی ئەوەشمان کرد چۆن دوو ڕستە لە یەکتر دەبەستیەوە بە واستەی ریلیتیڤ پرۆناونس. شێوازێکی ترمان هەیە لە ریلیتیڤ کلۆز ئەویش پێی دەگوترێت فول ئەند ریدیوسد ریلیتیڤ کلۆز. لە بابەتی ئەوڕۆماندا باسی فول ئەند ریدیوسد ریلیتیڤ کلۆزتان لەبۆ دەکەم فەرموو بابەیەکەوە شیکاری هەندێک لە نمونەکان بکەین. full and reduced relative clause. ئەمە شێوازێکمان هەیە پێی دەرێن full شێوازێکمان هەیە پێی دەرێن full ئەوە full و هەروەها پێشی دەرێن reduced یعنی full relative clause لەگەر reduced relative clause دوو نەوع relative clauseمان هەیە یەکیان full relative clause یەکیان reduced relative clause. ئەمە دوو تێبینیم هەیە قوتابی خۆشەویست لە بەد دەربارەی full و reduce یەکەمیان ئەوە تێبینی یەکەمە ئەوەش تێبینی دووەمە. ئەمە تەنها ئەو دوو تێبینیە کۆنتترۆل بکەم تۆ دەتوانی بابەتی فول و reduced relative clause بە تەواوی کۆنتترۆل بکەیت. ئەگەر تەمەشای تێبینی یەکەم بکەین ئەگەر ڕستەکە لە who which that plus verb یعنی ئەگەر who which و that verbiان لە دوا هاتبوو فرمانێکیان لە دوا هاتبوو ئەوە پێی دەگوترێ full relative clause پێی دەگوترێتە full relative clause يعني هەردەمێک who which و that بینی verbiان لە دوا هاتبوو بەو ڕستەی دەگوترێتە full relative clause. بۆچی ئەو های پێدەرێن چونکە ئامرازەکانی who which و that دەبنە subject دەبنە بکەری ڕستەکە بکەر کە بوونە بکەر ڕستەکە تۆ ناتوانی بیان سڕیەوە کەواتە full relative clause خاصیەتەکانی چییە؟ یەکەم دەبێ هو یان which یان that یەک لەمانە طبعاً فرمانێکی لە دوا هاتبێ verبێکی لە دوا هاتبێ لەو حالەتەی پێی دەگوترێت full relative clause. بۆ پێی دەرێن full relative clause چونکە هو یان which یان that یەک لەمانە دەبتە subject دەبتە بکەری ڕستەکە ناتوانی بیسڕیەوە فوڵە واتە دەبێ هو which و that تێدابی بە هیچ شێوەیەک ناتوانی لای بدەیت. باشە تێبینی دووەممان هەیە دەرێ ئەگەر ڕستەکە لە who which و that plus subject پێکاتبوو یعنی ئەو جارە who which that چی لە دوا هاتبوو subjecتی لە دوا هاتبوو ئەگەر تەمەشا بکەی لێرە چی لە دوا هاتبوو verbi لە دوا هاتبوو بەڵام لێرە بکەری لە دوا هاتبوو یعنی لە دوای هو which و that بکەر هاتبوو ئەوە پێی دەگوترێتە reduced relative clause ڕستەکە یاخود بابرێن relative clauseەکە چی پێ دەگوترێت پێی دەرێن reduced relative clause. بابزانین لەبەر چی پێی دەرێن reduced relative clause چونکە هو which و that دەبنە بەرکاری ڕستەکە بەرکار واتە object دەبنە ئۆبجێکتی ڕستەکە کە بوونە ئۆبجێکتی ڕستەکە تۆ دەتوانی ئۆبجێکتەکەی بستڕیەوە ئەگەر پێویست بوو ئەگەر پێویستیش نەبوو مەیسڕەوە یعنی هەردوو حالەتمان هەیە کەواتە تێبینی دوم دەرێتن چێ دەری ئەگەر هو which that subjecتیان لە دوا هات هو which و thatەکە دەبنە ئۆبجێکت کە بوونە ئۆبجێکت تۆ دەتوانی ئۆبجێکتەکەی ڕشکەوە یعنی دەتوانی هو which و thatەکەی ڕشکەوە و دەشتوانی بیهێڵیەوە بەڵام لەو حالەتی چی پێ دەگوترێ reduced relative clause. با تەمەشای چەند نمونەیەک بکەین بە یەکەوە قوتابی خۆشەویست تەمەشاکە. ئێستا ئەو ئێگزامپڵێ با تەمەشا بکەین لەو ئێگزامپڵە بزانم چمان هەیە لەو ئێگزامپڵە قوتابی بەڕێز ئەمە هەیتمان دەرێ find full and reduced relative clause دەرێ لەمانەی خوارەوە فولی ببینەوە reduceش ببینەوە بزانم چیهانی فوڵە چیهانی reduceە. با تەمەشای یەکەمی بکەین نووسیتم یەکەمیان فوڵە کە ئەتوو ئاسانترین شت ئەوەیە تەمەشای هووی بکە ئەوە هومان هەیە چی لە دوا هاتیە live لە دوا هاتیە live ئایا live چییە live verبە live verبە مادام verبە کەواتە هو verبی لە دوا هاتیە بەو ڕستەی دەگوترێ full لۆ فوڵە چونکە لە دوای هوی live هاتیە گوتم ئەگەر لە دوای هو which و that verb هات ڕستەکە پێی دەگوترێ full relative clause ئەو ڕستەیەکی فوڵە. مامۆستا ئەوەیان چی ئێستاکە ئەوە subjectە ئەوە دەبتە subjecتی ڕستەکە ئەوەش verبە وەش complement و زایدەن objectiشە کەواتە ئەوە فوڵ. بابینە سەردووەم دەرێ ئەوە پێی دەرێن reduced یعنی reduce کرایە یعنی فوڵ و یعنی هو which و that هێنرایتە دەرێ لە ناوی نمایە تەمەشا ئەو ڕستەی بکە these are the new computers the manager هەیە خەتم لە بندایە the manager bought last night تەمەشا کە خۆی ئەمە computers ئەوە ناوەکەیە خۆی ئەمە ئەگە which یان that بەکاربینین دەبی ئەلێرە بەکاربینین مەثەلەن ئەلێرە بنووسین which ئەلێرە لەو منطقە بالضبط لە دوای کۆمپیوتەرەکەی
دەبی بنووسی وچ بەڵام ئەمە چمان کردیە وچەکەمان لادایە واتە ڕستەکەمان چ لێ کردیە ڕدیوسد ئێستا ڕدیوسد یعنی ڕدیوس کرایە لادرایە بەڵام لە سێمیان تەمەشا بکە all the people who I am meeting are friendly تەمەشای هوی بکە چی لە دوا هاتێ سەبجێکتی لە دوا هاتێ طبعا لێرەش ئەگەر تەمەشا بکەی ئەوە سەبجێکتی لە دوا هاتیە مادام سەبجێکتی لە دوا هاتیە ئەوەش ڤێربە ئەوە یەکسەر دەبتە ئەو وچە دەبتە ئۆبجێکت مادام ئۆبجێکتە ئەم دەتوانم لای دەم ئەلێرەش نەفسی مەوزوعمان هەیە هوی تەمەشاکە هوی بەخۆی چی ئێستاکە هو ئەلێرانەیە بوویتە ئۆبجێکت لۆ بوویتە ئۆبجێکت مامۆستا چونکە سەبجێکتمان هەیە ئەدی ئام میتینگ چیە ئەوەش ڤێربەکەیە یعنی ئێستا ڕستەکە ئەو هەلی هاتیە کەواتە هوچی لە دوای هاتیە سەبجێکتی لە دوا هاتیە ئەگەر سەبجێکتی لە دوا هات تۆ دەتوانی لای دەی ئێستا ئەمن لەناو کەوانم دانایە تەمەشاکە لەناو کەوانم دانایە لەناو کەوانێ معنای چییە دەتوانی بیهێڵیەوە دەشتوانی لای بدەیت ئێستا عالیان ئەو ڕستەیە چی پێ دەگوترێ عالیان ئەو ڕستەیە پێ دەرێن فول ریلیتیڤ کلۆز ئەزانی لەبەرچە چکۆ هوی لەناو مایە هوی تێدایە بەڵام ئەو ڕستەیە پێی نارێن فول ریلیتیڤ کلۆز چکۆ هو وچەکەمان هینایتە دەرێ بابرێن ڕدیوس کرایە ئەدی ئەوە چێ مامۆستا ئەوە دەرێ could be reduced یعنی ئەمە دەتوانین ئەوەی ڕدیوس کەین ئێستاکە ئەگەر ڕدیوسی کەم چی لێ دێتن دەرێ all the people I am meeting are friendly هوەکەی یەکسەر لا دەدەم کە هوەکەم لادا ئەو جارێ دەتوانم برێم ئەو ڕستە ڕدیوس کرایە یعنی ڕدیوست زۆر باشە قوتابی خۆشەویست ئەوە بە شێوەیەکی گشتی بابەتەکە بوو بابێن تەمەشای هەندێک نمونەی وزاری بکەین بابزان و نمونە وزاریەکان چۆن هاتیتەوە لەو شێوازەی با تەمەشای نمونەکان بکەین بەڵێ زۆر باش قوتابی بەڕێز ئەمە Tim Berners-Lee is a British computer scientist who created the first website. ئەو ڕستەی دایتەمە دوایە the underlined relative pronoun is our relative pronoun قوتابی خۆشەویست تەمەشاکە ئەمە لە دەرسەکانی پێشتر باسم کرد گوتم relative pronoun یعنی who which that ئەلێرە دەرێتن the underlined relative pronoun یعنی ئەو relative pronounەی کە خەتی لە ژێر درایە دائما دەبی لە پرسیارەکەی تێبگەی ئەوەی کە خەتی لە ژێر درایە دەرێت چییە یەکەم جار دەرێ ئۆبجێکتە دوای دەرێ ڤێربە دوای دەرێ سەبجێکتە دوای دەرێ all of them باشە چی لە دوا هاتیە جەماعات ئاتەمەشاکەن ئەوە ڤێربی لە دوا هاتیە ئەو ڤێربە ئیدی پێوەیە ڤێربی لە دوا هاتیە مادام ئەو ڤێربی ئەوە دەبتە سەبجێکت کە بۆ سەبجێکت بابێن هەڵی بژێرین ئۆبجێکت نەخێر ڤێرب نەخێر سەبجێکت بەڵێ ئەوە وەڵامە ڕاستەکەیە تەمەشاکە قوتابی خۆشەویست ئەوە وەڵامە ڕاستەکەی کەواتە ئێستا هوچیە هو سەبجێکتە لەبەرەوەی ڤێربی لە دوا هاتیە ئەگەر لە ئیمتیحان ئەلێرە ناونێک هات ئەوە یەکسەر دەبتە ئۆبجێکت یعنی ئێستا ئەگەر ئەوە ڤێرب نەبی بیکەینە ناون یەکسەر دەبتە چ ئەوە دەبی ئۆبجێکتەکەی هەڵبژێری زۆر باشە بابێنە پرسیاری دووەم find the reduced relative clause تابی خۆشەویست دەرێ reduced یعنی دەبی ڕستەکە reduce کرابی واتە نابی هو وچ و ذاتی لە ناودا مابی چی هەن لەمەیان هو وچ و ذاتی تێدا نییە تەمەشاکە ئەوە وچمان هەیە تەمەشاکە هومان هەیە تەمەشاکە دیسان هومان هەیە ئەدی بیچ دەڵێتن دەرێ it is the company the students are both interesting and think تەمەشاکە ئەوە هو وچ و ذاتی تێدا بەکار نەهێنا لایدایە کە لایدایە خۆی دەبا لێرە دانرابە دەبا ئەلێرە دانرابە بەس ئەوە لایدایە کە لایدایە یعنی ڕدیوسی کردیە ئێستا ڕستەکەش دەرێ find the reduced relative clause ئەمە لەبەر ئەوە وەڵامی بی دەکەینە وەڵامی ڕاست زۆر باشە پرسیارێکمان هەیە قوتابی بەڕێز با تەمەشاکەن پرسیاری سێم و چارەم تەمەشای پرسیاری سێم و چارەم بکەین با بزانین پرسیاری سێم و چارەم چمان پێ دەرێ Do you know the boy who is speaking on the phone ئەو ڕستەی دایتەمە دەرێتن لەو ڕستەی relative pronoun isn't necessary کا relative pronoun ئەوە relative pronoun دەرێ necessary نییە واتە ضروری نییە دوایتر دەرێتن relative pronoun is necessary نە دەرێ necessaryە ضروریە دەبی هەبیتن دوایە دەرێ both یعنی A و B هەردووچە ڕاستە دوایە دەرێ none of them دەرێ هیچیان ڕاست نییە قوتابی خۆشەویست ئەوە relative pronoun چی لە دوا هاتیە ئزی لە دوا هاتیە زائدەن فێر بە چکەشیانی ئەوە ڤێربی لە دوا هاتیە یعنی ڤێربی لە دوا هاتیە بەخۆشی بوویتە سەبجێکت قوتابی بەڕێز هەردەمەچی relative pronounەکان ڤێربیان لە دوا هات ئەوانە دەبنە ضروری طبعا دەبنە فول relative clause وانە دەبنە فول من تازە باسم کرد گوتم هو وچ و ذات ڤێربی لە دوا بێ دەبتە فول مادام بووە فول تۆ ناتوانی بیسڕیەوە مادام ناتوانی بیسڕیەوە کەواتە ئەتوو زۆر ضروریە و پێویستیشە
relative pronoun is necessary بەڵێ relative pronoun is necessary لەبەرچێ لەبەرەوەی subjectە هەر دەمەچی بۆ subject verbi لە دوات ئەوە necessary بەڵام ئەگە بوو بە object برێ relative pronoun is not necessary خلاص ئەوە لێدێ بەس لێرە بی وەڵامە ڕاستەکەیە تەماشای چوارەمی بکەین room 209 is the room which we use this year for the meeting reduce this sentence داواکاریەکە ئەوێ دەرێ reduce دەرێ ئەو sentence زێ reduce بکە گوتم reduce واتە هو وچ و ذاتی تێدا نەبی هاتەمەشاکە ئەو وچەکە تێدا نەبی فڕێ بدەی بەڵام دەبی بەڕاستی فڕێ بدەی تمشای یەکەم بکە دەگە ڕوومی ذاتی دانایە ذات ئەوە reduce نەکرا ذاتی تێدا لە دووەمیشیان تمشاکە وچی بەکارینە هەرچەندە غەڵەتە کە وچوی خۆ لەگەروی وچ بەکار نایە دەبا هوی بەکارهێنا بە غەڵەتە وچ روom دیسان وچی بەکارهێنایە بەڵام تەماشا ئەو ڕستەی خوارە بکە room 209 is the room we use this year for the meeting ئەگەر تەماشا بکەی هو وچ و ذاتی تێدانە کەواتە دەرێ reduce this sentence ئەمەش لێرە دی هەڵدەبژێرین زۆر باشە ئەمەشیان چ بوو ئەمەشیان ڕدیوسەکەمان هەڵبژار قوتابی خۆشەویست ئەگەر تەماشای فول ڕدیوسی بکەین فول ڕدیوسمان تەواو کرد بەڵام بابین نەوع کلۆز یەکەش باز بکەین ئەوەیان زۆر ئاسانە ئەویش بەشێکە لە relative clause clause introduced by when where why یعنی کلۆزمان هەیە بە چ ئەوە کراینە کلۆزمان هەیە بە چیە بە when و where و why تەماشاکە when where why قوتابی خۆشەویست بەس دەبی بزانی when لەگەر کاتی بەکاردێ where لەگەر شوێنی بەکاردێ وایش لەگەر سەبەب یعنی ریزنی بەکاردێ هانووسیتم وێن لەگەڵ کات بەکاردێ باشە کات وەکو چ مامۆستا کات تایم کات ئەگە وشەی تایم لە ڕستەکەیدا هەبوو وێنی بەکاربینە ئەگە دەی تێدا بوو مانفی تێدا بوو یری تێدا بوو سیزنی تێدا بوو یعنی هەر کاتێکی تێدا بوو هەر کاتێک ئەتو دەبێ وێنی لەگەڵ ڕستەکەی بەکاربینی بەڵام وێر لەگەڵ شوێن بەکاردێ تمشا شوێن یعنی چ یعنی پلیس شوێن باشە سکول هەر پلیسە هۆسپیتال هەر پلیسە پارک هەر پلیسە کۆلێج هەر پلیسە یعنی هەر پلیسێکەکەی دایتێت و هیچ کێشت نییە بابێنە سەسێم وایمان هەیە وایش لەگەڵ هۆکار بەکاردە یعنی سەبەب باشە ریزن یعنی ریزن باشە وۆندر هەر لەگەری بەکاردێ مادەم وۆندرە وای بەکاربینە سپرایز وای لەگە بەکاردێ ئەستۆنیشت پازلت ذاتس لەگە وشەی ذاتس هەردەم وای بەکار دەهێنرێت ئێستا ئەوە بە کورتی مەوزوعەکە زۆر ئاسانە هەر دەمەچی وشەی وێنە تایمت دی یان ئەو شانە دی وێنی لەگە بەکاربینە پلیس و ئەو شانە دی وێری لەگە بەکاربینە ئەم شانەشت دیت وای لەگە بەکاربینە ئێستا چەند نمونەیەکی وەردەگرن بۆ ئەوەی زیاتر ئاشنا ببی هەندێک پرسیاری وزاریە بۆ ئەوەی زیاتر لەگەری ئاشنابی قوتابی بەڕێز لە پرسیاری یەکەم دەرێ an engineer is an expert قوتابی تەماشاکە expert مرۆڤە engineer هەر مرۆڤە کەواتە لەگە مرۆڤی چ بەکاردێ ئەمن تازە باسم کرد هو بەکاردێت تەمان قوتابی بەڕێز ئەمە پێشتریش باسی هو وچ و ذاتمان لەبەوە کردی ئەو جارەش باسی وێن و وێر و وایم لەبەوە کردی لە ئیمتیحانی وزاری تێکەڵی دەکات دەرێ بزانین ئەو تەڵەبێت چ بەکاردێنی ها وچی لەگە هوی دانایە ذاتشی لەگەوی دانایە بۆف بی ئەنسی دانایە باشە بی ئەنسی دەرێتن چێ دەرێ هو لەگە ذاتی بەبیرت دەگوتم لەگە مرۆڤەکان هو بەکاردێ و ذاتش بەکاردێ لەبەرەوە ئەتو دەتوانی وەڵامە ڕاستەکەی دی هەڵبژێری مامۆستا ئینجینیر مرۆڤە ئەکسپێرتش هەر مرۆڤە یان مشکلەی نییە ئەگەر ئەکسپێرتەکەش لاوەی مادەم ئینجینیرەکەمان هەیە مشکلە نییە ئینجینیرەکەی لا بە ئەکسپێرتەکە تەبی هەر مشکلەی نییە چونکە هەر مرۆڤە لەبەرەوە وچ بە هیچ نەوعێک بەکار نایە لەگەر شتی بەکاردێ وچ ئەمە شتمان نییە ذات لەگەر مرۆڤی دەبی و لەگەر شتیش دەبی لەبەر هەندێ BUC وەڵامە ڕاستەکەیە ئەگە تەماشای پرسیاری دووەم بکەین perhaps we could talk about the reasons that you chose to move to enter tech okay this is the sentence our رستەکەیە بعد مشای رستەکەی بکەین بزانین reasons لە بۆ من هاتیە reasons مادام reason هاتیە ئاتو یەکسەر بەبێ دوو دڵی یەکسەر وای بەکاربینە چونکە وچ دیسان دەڵێمەوە لە بۆ شتومەک بەکاردێ وێن لە بۆ کات بەکاردێ و هەروەها وێریش لە بۆ شوێن بەکاردێ perhaps we could talk about the reasons مادام reasonمان هەیە ئاتو یەکسەر وای بەکاردەهێنی لە پرسیاری سێم a mobile is a device ئەو جارە قوتابی تەماشاکە mobile هەر شتە دیڤایزیش هەر شتە یعنی ئامێرە مادام ئامێرە ئەتۆ ناتوانانی هوی لەگە بەکاربینی تەماشاکە هو نایەتن ئەدی وێر لە بۆ شوێنیە وێریش نابیتن ئەدی وای لە بۆ سەبەب و ریزنیە لە بۆیش نابیتن ئەدی چ بکەین باوچی بەکاربینین
ئەوە وچمان بەکارهێنا چونکە گوتم وچ لە گەشت و مەک بەکاردهێنرێ. پرسیاری چارەم there are lots of things تابی بەڕێز think تەماشای thinگیکە think یعنی شت و مەک کەلوپەل دیسان هو نابی وای نابی that دەبی none of this ئەمە لێرە ذاتی بەتەنیا بەکاردەهێنین. زۆر جا قوتابی دەرێتن مامۆستا زە ئەمن هەر ذاتم دی یەکسەر بەکاری دەهێنم نا هەندێک جاران فەرموو ذاتت هەیە هوشت هەیە دەبی both of them بەکاربێنی لەبەر ئەوە تەماشای ئاخری بکە وشەی things یعنی کەلوپەل مادام کەلوپەلە ئەتو ذاتی بەکاربێنە وەکو وەڵامی ڕاست. باشە قوتابی بەڕێز ئەمانە چەند پرسیارێکی وزاری بوون دەربارەی شێوازێکی تر ئەویش شێوازی چ بوو شێوازی close introduced by when where and why ئەمە هەموو وەڵامی پرسیارەکانی تێدا بوو. ئێستا ئەمە شێوازی یەکەممان باس کرد relative clause و فێرم کردی چۆن دوو close لە یەکتر ڕەبت دەکەی بە واستەی relative pronoun دواتر full and reduced فێر کردی چۆن full و reduce لە یەکتر جیا دەکەیەوە لە تازەشیاندا close introduced by when where and why واتە ئەو کلۆزە تەقدیم دەکرێت بە when where and why و چەند پرسیارێکی وزارشمان هەڵ کرد بۆ ئەوەی خۆشەویست زیاتر ئاشنای پرسیارەکانی وزاری ببن کاتێکی خۆش.